جا دكتور ناصر هركي اندام بري برلماني عراق دپرسم. دكتور ناصر میوان من الاستودیو تو بخیر هاتی سرچاوه. رول برلمان حتی نوکه دچار سرکرنا کشین دنابار حولی رو بغداد تایبتی در حق موچه ام دست پیب کین. رولك لاواز و قلسونت آسته پیویزده بوچی؟ زور سپاس. والله سرطا دموی يعني باسی رولی پارلمان لسرطا بکن بوی لپیش بو بینران و رونی باز بکن پارلمان هم دزانین بپی ماده 48 دستور عراقی انجمنی نوینران انجمنی یاسادان عراق لدو انجمن پیگدی انجمنی نوینران و انجمنی اتحاد لهمان كاتب بپی ماده 61 دستور عراقی کارو دسالاتکانی پارلمان دیار کردوه بەڵام لێرە پرسیار ئەوەی ئایا پەرلەمان توانیتی کارەکانی خۆی بکە؟ ئایا پەرلەمان توانیتی بە ئازادانە کارێکی خۆی بکە؟ یان ئەوەتە یعنی کاری پەرلەمان و دەسەڵاتی پەرلەمان سنووردار کراوە. بەشێکی بەڕای من پەرلەمان دەسەڵاتەکانی سنووردار کراوە، سنووردارکردنەکەشی هەندێک ڕەنگە یاسایی بن، هەندێکیش کاریگەری ئەحزاب بن لسر برلماني عراقي يكم كار يعني دصلات البرلمان هم دزانين كاري سركي يا سادانانا لقر اول اوي كتشاوديري كاري دصلات تنفي رابرادن دكا لقر عندك دصلاتي تركه لما ديش استويكي دستوري ديار كلا بلام دسرتا ونيتواني و دصلات كاني خوي وكو بيويست جێبەجێبکە کە مەسلەی یاسادانان ئێمە کە لە وڵاتێکی دیموکراتی پەرلەمانی داین لە شانبەشانی ئەنجومەنی نوێنەران ئەبێ ئەنجومەنی ئیتحاد هەبێ بۆی بنەماکانی دیموکراتیەت بێنەوە یعنی لە سەرەتاوە نەیتوانی دیموکراسیەکە بپارێزی نەیتوانی پارێزگای لە هەوی نوێی عراق بکە حکوومەتی کۆماری عێراقی دیموکراتی پەرلەمانی ئەمە لە سەرەتاوە جگە لەوە اما لولاتێکی پەرلەمانی لەسەر مەبدەئی فەسل سوڵتات دەکەین ینی جاکنەوەی دەسەڵات دەکەین لێرە مەبەستم دێت ئەوەی کە دەسەڵاتی پەرلەمان سنووردار کراوە ئەمە دەسەڵاتی یاسادانانمان هەیە و ڕاپەڕاندن و قەزایی کاری سەرەکی یاسادانانە بەڵام ئایا پەرلەمان دەتوانی بە ئازادانە یاسادەر بکە یان ئەوەتە بە پێی دەستور پەرلەمان ئەبێ هەموو پرۆژە یاساکان لە حکوومەتەوە بۆ بێ و ناتوانێت ئەو پرۆژێکە لە حکوومەتەوە بێ ینی دەستکاریەکی واش بکە کە حکوومەت ڕازی نەبی کەواتە لێرە پەرلەمان ئەسیری دەستی حکوومەتە لەلایەکی تر ئێمە لە حکوومەتی دموکراتی دەڵێن گەل سەرچاوی دەسەڵات گەل سەرچاوی دەسەڵاتە کاتێکە گەل هەلبژاردن دەکرێت حزبە سیاسیەکان خۆیان ئامادە دەکەن هاوپەیمانی دەکەن کەسی بێلان ئەخ کەسی تا کاندید دەکە بۆ ئەوەی زۆرینەی دەنگ بێنی بۆی حکوومەت تشکیل بکە بەڵام بەداخەوە ئێمە یعنی ئەم مەبدەئە یعنی ئەو بنەمایی گەل سەرچاوی دەسەڵاتیشەوە پەرلەمان نەیتوانێت دیفاعی لێ بکات بینیمە لە ساڵی 2010 کە زۆرینەی پەرلەمانی کێبوو بەڵام بە بڕیارێکی دادگای فیدرالی بەرەو کێ ڕۆیشت کەواتە پەرلەمان لە سەرەتاوە نەیتوانێت بە کارەکانی خۆی هەڵبستێ هەندێکی یاساین و هەندێکیشی ئەو حەزبانێکی ئێستا لە دەسەڵاتن کاریگەری وان و بەرژەوەندی ئەو بەرژەوەندی خۆیان ڕێگەرە بۆ ئەوەی پەرلەمان باشە یا پرسیارە سەرەکی و جەوهەری یاکو دلێ هەر کوردەکیت ئێشینیتن یعنی برسیکردنا خەڵکی کوردستانەیە شەڕێ موچە و بودجێت گەل خەڵکی هەرێما کوردستانێ هەر جار بە بیانوویەکی لیستێ بینە و پنێرە ئەڤە مانگا یازدا هێشتا موچەیە مانگا ده بە تەمامی نەهنارتی ئەڤروکە سەرۆک وەزیرێن عێراقیژی بڕاشکەوانە گوت کۆ ئەم هەیڤانەت شین بتنێ 761 ملیار دینارە پنێرین ئەو عەجزەهایی مع علاقەدار ناکە و مەشولە پێنینە ولا بخۆ تژی بکەن مەکێشەیە خاڵین سنووری و نەهنارتنە نافتەیەت گەل هەرێما کوردستانێ هەرێما کوردستانیژیت بێژیتن ئەف پارەیە وەهنارتی تێرێ ناکەت پێویستە زیاتری 300 ملیار دینارێ دی پنێرن حتا ئەس بچێ موچەیە هەموو فەرمانگە و وەزارەتان دەیەک دەمدا بدەم نەشەمی وەزارەتەکێ بدەم وەزارەتەکە دی نەدەم ئەڤە حەق نینە ئەڤە تشتێکی عادیلانە نینە بڕایەتە بۆچی بەغدا vê siyaseta birsîkirinê bi taybetî di navbera wezîra darayî evrûkejî serok wezîrên Iraqê yanî hatiye ragihandin ku milev ketiye destê bûçî vê digel herêma Kurdistanê dikin vê bîne û berdeyê dikin سەبارەت بە بارودۆخەی کە لە بینی هەرێم و لە بینی حکوومەتی اتحادی دا هەیە ئەمە
شتێک نییە کە تازە بێ یان ئێمە نەزانین ئێمە هەمومان دەزانین دەسەڵات ئەو دەسەڵاتانەی کە دێتە سەر دەسەڵات لە عێراق چه ئەوانەی ئێستا چه ئەوانەی ڕابردوش هیچ کاتێک کە دەسەڵاتیان هەبێ حسابیان بۆ کورد نەکردو بۆیە بەرامبەر ئەوەی دەبێ بەڕاستی دەبێ ئێمەش بیر لەوە بکەین چۆن ئێمە خۆمان بەهێز بکەین هەندێک جاریش ئەو وەزعی کە ئێستا لە کوردستان دروست بووە ئەمەش لایەنێکە لەوەی کە کورد یەکدەنگ نیە دەبینین ئێمە نەکرد باسی حکوومەتی عراقی دەکەین تۆ باسی ئەو خەلکانێکە کە بەناو کوردن و لە پەرلەمانی عێراقن و لە ناو دەسەڵاتی تەنفیزی عێراقین چۆن دژی کورد و دژی بەرژەوەیەکەواتە بەبەستم لێرە ئەوەیە ئێمە نابێ هیچ کاتێک بڕۆمان بە دەسەڵات ئەوانەی کە دێنە دەسەڵات بەرامبەر بە خەڵکی کوردستان پێویستە خۆمان هەموو کاتێک خۆمان بۆ ئامادە بکەین و خۆمان بەهێز بکەین وەکی یەک ڕێز و تەبابین بۆ بتوانین ڕێگر بین لەوەی کە مەرجەکانی خۆیان بەسەر ئێمەدا بسەر کاک ناسر ئەنجومەنی وەزاریە عێراقی هاتە هەرێما کوردستانê دیگەل هەرێما کوردستانê li ژنێن تایبەتمەند کۆم بوو بەریچەند ڕۆژێکا سەرۆکوەزیرین عێراقی هات هەمیت هێن دبێژن هیچ کێشایەکە سیاسی نینە و بڕیارە دادگەها فیدرال هەیە بەری هەفتیەکی هەوادیت سەرۆکی دادگەها فیدرال گوتی موچەخۆرێن هەرێما کوردستانê ji kêşmekêşên siyasî dûr bêxin ji zaxo heta gehîta Basra موچەی دابەشکن چه هێزەکە لە پشت نەهێنارتنا موچەی بۆ هەرێما کوردستانê یعنی جەنابێ هەوە 4 ساڵە لە بەغدا بوو تو ئێک بە ئێک هەمیات نیاسی تۆ دزانی مەنتاڵەتیاوان بیرکردنەوان چییە چه هێزەکە لە پشت برسیکردنا خەڵکی هەرێما کوردستان ئەمە سەبارەت بە باسی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقت کرد دەبان ئێمە ڕێزمان بۆ جەنابی سەرۆک ئەنجومەنی وەزیران عێراقیەوە وە کەسێکی نیشتمان پەرەوەرەوە کەسێکی دلسۆزە و کەسێکیشە دەیەوێت کێشەکان چارەسەر بکەن بەڵام ئایا لە توانایدا هەیە ئایا ئەو دەتوانێت هیچ بڕیارێک بدا هەمومان دەزانین ئەو هیچ هێزێکی لەناو پەرلەمان نییە و پالێوراوی چوارچێوەی هەماهەنگیە ینی هەموو بڕیارەکان ئەبێ ئەو بگەڕێتەوە بۆ ئەوان چیان پێویستە بۆیە من زۆر جار باز دەکەن دەڵێن ڕێزوەرەوەی گوتێ بەڵام ڕێزوەرە بەڕاستی ناتوانێت هیچ بڕیارێک بدا بەبێ ئەوان ئەوەی کە لە پشتەوەشە هەمومان دەزانین کێ لە پشتەوەیە هەمومان دەزانین ئێمە کات چەند جار بە هەموو شێوەیەک هەوڵماندا ئێمە لەگەر دەسەڵات ئەوانەی کە دێنە دەسەڵات کۆک بین ڕێک بین هەماهنگ بین بەڵام بەداخەوە کاتێکە بارودۆخ بۆیان سوڕێ ئەوان بە پێچەوانەی مافەکانی خەڵکی کوردستان کار دەکەن پێشتریش لە ڕگاند باسمان کردووە ئەوە وا فکر دەکەنەوە کە کارێکی باش دەکەن بەڵام قەت ئەوان ئەبێ باش فکر بکەن ئەگەر برسیکردنی خەڵکی کوردستانیشە بەڵام خەڵکی کوردستان خاوەن ئیرادەیە خاوەن دەسەڵاتە خاوەن قیادەیە خاوەن مەرجعە هەموو کاتێک توانیتی بەسەر ئاستانکانەدا سەرکەوێ ئەم جار سەر دەکەوێت بەس ئیجازە بدە برای خۆت ینی دەسەڵاتی پێشی بە هەموو نەعێک ویستیان کورد لەناو بەرن بەس کورچی لێ هات پێویستە ئەوانەی کە ئێستا لە دەسەڵاتن سوود لە هەلەکانی ڕابردووە بگرن بێن لەگەر کورد لەسەر مێزی گفتوگۆدا ئەو دەستورە و کێشانە بینی هەولێر و بەغدا بە تایبەتی لەسەر موچە و بودجە و دووبار هەناردەکردنی ناو چارەسەر دەبن وەکو سوودانی دەیڵێ ئەوروکەوتی ئەوەی کە چارەسەر دەکرێت بەڕای بن هەموارکردنەوەی ئەو پرۆژەی بودجە لە پەرلەمان ئەمڕۆ تەنها ڕەنگە کێشەی کۆمپانیەکان چارەسەر بکات کە کێشێک لە هەبوو لە بینی خەرجی کۆمپانیەکان لە 6 دلار بۆ 36 دلار و بۆ ئێستا تا ڕادەیەک وابزانم نیمچە ڕێککەوتنێکە لەسەر 16 دلار و کۆمپانیایەکی تایبەت دێت کۆمپانیەک تایبەت دێت پێداچوونەوە دەکات هەر داش ڕزامن لەسەر ئەوەی بڕیاری کۆمپانیەکان دەدات لەسەر ڕێک بکەن ئەو کاتەکە نەفت هەناردە دەکرێتەوە تا ڕادەیەک دەتوانێت کێشەکان تێدا چارەسەر بکرێت باشە دکتۆر ناسر هەرکی ئەندامی بەرێ پەرلەمانی عێراقی گەلێک سپاس بخێر هاتی